بەناوی خوای بەبەزەی و بەخشنتە سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خوشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 18 بەرنامەی نووسین و یادەوەری هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ تاوتوێکردنی کتێبی یادی خوای بەڕێز مامۆستا عەلی باپیر لە ئەڵقەی ڕابردووە پێمان ڕاگەاندن کە ناوەڕۆکی ئەم کتێبە ناوەڕۆکێکە کە قسە زۆر هەڵەگرێ هەروەها ناوەڕۆکێکە کە لەبەر ئەوەی گوشراوە هەروەها کورت کراوەتەوە ئەندازێکی زۆری شت زۆر لەناو ئەم کتێبە وتراوە پێویستیش بێتەوە بە لایەنی معنەوی و ڕۆحی ئینسانەوە بۆیە قسە زۆر هەڵەگرێت تەمەناوەکەن کە ئینشەڵا بەرنامەکەی ئێمە بە شێوەیە بکەوێتەوە کە دوجار ئەم کتێبەوە خۆشەویست کە ئێوە بە بەرنامەکە لێ نەگەڕن بەڵکو جارشکە بگەڕێونەوە سەر کتێبەکە وە کتێبەکەش بخوێنەوە ئیزافەتەن لەگەڵ بەرنامەکە پێکەوە ڕەنگە زانیاریی باش ببەخشێ بە ئێوەی خۆشەویست ئەمە ئاواتی ئێمە لە بەرنامەکە لەوەی کە دوای بەرنامەکە هەر کتێبێکمان تاوتوێ کرد ئێوە بتوانن جارشکە بخوێنەوە سوپاس بۆ ئەو کاردانەوەی کە لە بەرامبەر گوێگرتنی بەرنامەکە و بینینی بەرنامەکە هەیە زۆر جار پێمەگاتەوە ڕەنگە خودی مامۆستاش پێ بگاتەوە کە بەرنامەکە ئاسێکی بینینی باشی هەیەەوە شتێکی پسیکۆلە هەیە وەکو نەزیلەیەک دەیخەمە کۆتایی بەرنامەکەەوە هەر بەخۆشی کە هێشتا بە بینەرانی ناڵم ئینشەڵا بەس لە کۆتایی بەرنامەکە شتێک کە کاریگەری ئەم بەرنامەیە چۆن کەوتۆتەوە لەسەر هەندێک کەس کە خۆیان لە هەندێک شوێن کامان بینن بە جۆرە لە جۆرەکان مامەڵەیەکمان لەگەڵاکەن کازانین ئی بەرنامەکەیەوە لە بەناو بەرنامەکەش من ناشارمەوە زۆرتر ئەوەی عەتف بۆ خودی مامۆستا هەیە ڕەنگە لە بەرامبەر منان نەبێ ڕاستە من کەسێکی پرسیارکەرم لێرە پرسیارێکم وەرەوە کتێبەکان لە ڕێگای هەندێک پرسیارەوە دەخەمەوە بەردەستی مامۆستاوە خەمەوە بەردیدی مامۆستا بۆی جارێک چڕۆڤایەکە بەڵام من دڵنیام لەوەی کە فیدباکەکە یاخود با بڵێن کاردانەوەکە زۆرتر بۆ ئەوە جارشکە بەخێری مامۆستا سپاس کاک پێوەن تۆ ئێوەش بەخێر بن یاخوا سپاس دەکەین مامۆستا کاڵەی یادی خوا لە کۆتا پرسیاری ئەڵقەی ڕابردوو و پرسیارم کرد بەس ئەمە بە جۆرێکیکە یکەم کاڵەی یادی خوا تەسەوورێکی کە پەیوەندێکی خێرای نێوان بەندە و خوای پەروەردگارە و تەسەووری ئەوە کرێ زۆر جار کە ئەم پەیوەندیە ئەوەندەی کاریگەریەکی ڕۆحی ئەبێت ڕەنگە کاریگەریەکەی مەسەلەن بۆ منە بە شێوەیەکی تر نەبێ یاخود با بڵێن لە وەجهی ئینسانەکان لە ڕووکاریان دیار نەبێ یاخود بە شێوەیەک لە شێوەکان بەکردەوە شانە تەنانەت مەسەلەن بۆ منە لە هەندێک جارە لە هەندێک شوێنە دیار نەبێ بە پەیوەندەکە زۆر پەیوەندێکی ڕۆحیە قسەکە لەسەرەوەی یادی خوای پەروەردگار هەر ڕوانگە ڕۆحیەکەی هەیە یاخود کاتێک کامڵە بێ کاتێک کە بەرهەمی دەبێت کە ئەم بابەتە ڕۆحیە یاخود با بڵێن ئەم پەیوەندە ڕۆحی نێوان بەندە و نێوان خوای پەروەردگار بەندە هەروەکو بەندە خوای پەروەردگاریش وەکو خۆی وەکو خوا قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا پەیوەندەکە زیاتر لەلایەنە ڕۆحیەکە ئەمێنێتەوە یاخود ڕنگدانەوەیە بێت لەسەر گفتاری ئینسان لەسەر کردەوەی ئینسان ئەمە چۆنە الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء كاكا بيونزال شيء بخير بين أخواتها وكارانت بالنسبة يهدي إخوة سبحانه وتعالى پێشتر باسمان کرد کە چەمکو واتایەکەی زۆر فراوانە دەتوانین ئەگە بەدێ ڕێک بیڵێن یادی خوا واتە هۆشیاربوونی مرۆڤ لە پەیوەندی لەگەڵ خوادا و بێ ئاگانەبوونی لە خوا سبحانه وتعالى بێ ئاگانەبوونی لە خوا کە ئەوە بە پلەی یەکەم کاری دڵە کاری ناخە بەڵام زمانیش جۆرێک لە هاوکاریەکە و جاری وایە ئەندامەکانی دیکەش جۆرێک لە هاوکاری یادی خوا دەکەن کە تۆ یادی خوا دەکەی ها فەرمایشتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ سەبعة یظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله إمام عادل وشاب نشأ في عبادة الله عز وجل ورجلان تحابا في الله اجتمعا عليه وافترقا عليه ورجل دعته امرأة ذات منصب وجمال فقال إني أخاف الله ورجل قلبه معلق بالمساجد ورجل أنفق بيمينه ما لم تعلم به شماله ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه حوتميان طبعا دفرمي بياويك كوركا كوري بياوان بقنا بو أفرتاني شروع كسي للانية ذكر الله خاليا للشولاي يادي خوادك
ففاضت عیناه چاوەکانی فرمێسیان پێدادی کەواتە فرمێسی چاوی جاری هاوکارە بۆ یادیخوا هاوکار بەواتە کە یادیخوا کە دەکەی کاریگەری دادەن لەسەر دڵ و دەروون جارێ یادەکە بە دڵ و دەروون دەکرێت بەڵام کاریگەری دادەن لەسەر هەموو ناخت و دوای کاریگەری دادەن لەسەر جەستەت کاریگەری دادەن لەسەر چاوەکان فرمێسیان پێدادێ کاریگەری دادەن لەسەر زمان کە زمان حڕەکە دەکاو دەجوڵێ و دوایی پرسیارەکەی جەنابەت کەسێک یادی خوا بکا و خوای لە یاد بێ زۆر جیاوازە لە کەسێک کە خوای لە یاد نییە کەسێک کە خوای لە یادە وەکو ئەوە کە هەمیشە خوای پەروەردگار ببینێ لە خواوە ڕاما بێ بە چاوی عەقڵ و دڵ فەرمایشتەکەی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك إحسان ئەوەی کە بە زۆرێک خوا بپەرستی وەکو بیبینی یا لانی کەم ئەگە پێش دوانێ بێت تۆ ئەو دەبینی پێ دوای بێت تۆ ئەو تۆ دەبینی جا یاخود دەفەرمێ ئەگە تۆش ئەو نەبینی بە چاوی عەقڵ و دڵ ئەو هەر تۆ دەبینێ کەواتە یادی خوا کە وایە کە تۆ لەگەڵ خوادا ڕاستەوخۆ مامەڵە دەکەی هەست بە چاودێری خوا دەکەی هەست بەوە دەکەی کە تۆ لە خزمەت خوای پەروەردگار دای ئەوە چۆن کاریگەری نابێ لەسەر هەموو هەڵس و کەوتە تاچی و خێزانی و کۆمەڵایەتی و سیاسەکانی مرۆڤ هەر بۆیەش من لەو کتێبەدا وشەی جیهاد کاکە پەیوەند کە بە تێکۆشان لێکم داوەتەوە من مەبەستم پێی قیتال نییە بەتەنیا ئەوە دێنە سەری پرسیاریشی لێکم جیهاد یعنی تێکۆشان خۆماندووکردن ڕەنجدان لە پێناوی خوادا جا بە بانگەوازە بەلایەنی فیکریە بە ماڵبەخشینە بە خەڵک هۆشیارکردنەوەیە بە بەرگریکردنە لە وڵات بە هەرچی هەمووی دەگرێتەوە تێکۆشان بەڵام قیتال و جەنگی میکانیزمێک لە میکانیزمەکانی کەواتە با من پرسیارەکە بکەم مامۆستا جا بەڵێ یادی خوا کاریگەری هەیە لەسەر هەموو هەڵسوکەوتەکانی مرۆڤ و بە ئەندازەیەوە کە یادی خواکردنەکە یادکردنەوەیکی ڕێک و ڕاست دەبێ و بەمانا دەبێ و بە محتەوا و نێوەڕۆک دەبێ کاریگەری زیاتر دادەن لەسەر مرۆڤ وەکو گوتم چ لەسەر ژیانی تاچی مرۆڤی خوالەیات نایەڵێ زمانی قسەی خراپ بکە مرۆڤی خوالەیات چاوی لە خیانەت لە ڕوانین بە خیانەت دەجێڕێتەوە لە گوێ لە دەجێڕێتەوە لە بۆ خراپ ببیستێ دەست لە پەلاماردان لە پێ لە ڕۆیشتن بەرەو خراپە دەجێڕێتەوە گەدە و ئەندامە پەنهانەکانی خۆی دڵ و دەرونی لە خولیا و خەیاڵی خراپ دەپارێزێ دڵی ڕێگە نادا بە دڵی بغز و غەرەزی خەڵکی تێدا بێ گەدە ڕێگە نادا گەدە پاروی حرایم بچێتە نێو کەواتە لە ڕاستی یادی خوا کاریگەری هەیە بەڵێ بۆ سەر دیوی پەنهانی مرۆڤ بۆ سەر دیوی ئاشکرا و ڕواڵەت مامۆستا لە کتێبەکە ئەوە بەرچاوەکەوێت کە یادی خوا و تێکۆشانت بەیەکەوە هێناوە تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگارە و تێکۆشانەکەش پێچێ ئەوەندەی کە ڕاوەستانەوە بێت لە بەردەم زوڵم و ستەمی داگیرکەر و هەروەها ستەمکاران و ئەوانە تۆ ئەم مەبەستت چییە لە بۆچی ینی تەسەورێکە کرد کە یادی خوا ئەوەندەی ئینسانەکە بە ڕوحانیت ئەکا بە ئینسانێکی ڕوحانی و گۆشەنشین و هەروەها وای لێکە کە ئەندازەیەکی زۆر لە جنگ و جیهاد دوورکەوێتەوە چونکە ئێمە ئازانین جنگ و جیهاد بە یەکدا کێشان و هەروەها ڕەنگە کوشتن و بڕینیشی تیاوێ بەڵام لەم کتێبە ئەوە بەدیەکەین کە هیچ هاتوون پێکەوە هاتوون و زۆر جار ئەوەشە بینین کە ڕنگدانەوەی ذکری خوای پەروەردگار و هەروەها ئەو یادی خوددایە بە ئاو بڵێن لە کردەوەیەوە بە تایبەتی لێ تێکۆشانە ڕنگدانەوەی گەورەکەەوە دەکرێت ئەمە بڵێ بگوترێ ڕازگۆیی لە ڕوانگەی معنەوی ئینسانەوە لە یادیخوا ئەوەیە کە کردەوەی بەم شوەیە پێکا کە کردەوەی تێکۆشانە لە پێناوی خوای پەروەردگارە کاکە پەیوەند مشکلەی گرفتی زۆر لە مسڵمانان ئەوەیە دێنن شتەکان لە زیاتی ئەوە کە وەکو لە ئیسلامدا خۆی وایە تێکەڵ کێشن لێکیاندا دەبڕن یەکێک بە بیانووی یادی خواکردنەوە گرنگی نادا بە کۆمەلگا و دەوروبەری یەکێک بە بیانووی خواپەرستیەوە ئاگای نامێنێ لەوە کە چێ زوڵم دەکا و چێ چاکە دەکا و چێ زوڵمی لێ دەکرێت چێ خراپە دەکا یەکێک بە ناوی خزمەتکردنی لایەنی
فیکریەوە ئاگای لە لایەنی ڕوحی نامێنێ ئەوی دیکە بە بیانووی بەڕووبوونەوەی ستەمکاران و ئەهلی کوفر و تۆغیان ئاگای لە لایەنی ڕوحی و فیکری نامێنێ ئەیکی دیکە بە بیانووی لایەنی پەروەردەی ئاگای لە عەقیدە نامێنێ ئەوی دیکە بە بیانووی شوێن کەوتنی پێشینی چاک و پابەندی بە قورئان و سونەتەوە عەقڵ ئیهمال دەکا ئەوی دیکە بە بیانووی لایەنی ڕوحیەوە تێگەیشتن لە شەریعەت و تێگەیشتن لە دین و ژین ئیهمال دەکا بەڵام لە ئیسلامدا ئەوانە هەمووی تێکەڵ کێشن بۆیە من ئەوەم زەق کردوتەوە چونکە دیارە زانیومە و ئێستاش لەگەڵدا بێ هەروایە کەسانێک هەن بە ناوی یادی خوا و بە ناوی خزمەتکردنی لایەنی ڕوحی تەماشا دەکەی بێ ئاگا دەبن لە کۆمەلگا یاخۆ بێ هەڵوێست و بێ هەست و نەست دەبن بەرامبەر بە کۆمەلگا و بە وڵاتیان و چ لە نێوخۆ زوڵمی نێوخۆ چ زوڵمی دەرەکی من ویستومە بڵێم کەسێک بەڕاستی خوا لە یاد بێ کەسێک بەڕاستی خواناسی خواپەرست بێ ئەو خواناسی خواپەرستی خوا لە یاد بوونە وای لێ دەکا هەست بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر بە کۆمەلگا هەست بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر بە کۆمەلگا بەرگری بکە لە مەزڵومان و پێشگیری بکە لە بەرامبەر زوڵمدا بوەستێ جا زوڵمەکە هەر شێوەیەک بێ زوڵمی نیشتیمانی و نەتەوەیی بێ زوڵمی ئابووری بێ زوڵمی کۆمەڵایەتی بێ زوڵمی سیاسی بێ زوڵمی نێوخۆ بێ یا زوڵمی دەرەکی بێ ئەگەر تۆ بەڕاستی خواپەرست و خوانازبی دەبێ ئەو خواناسی خواپەرستی واد لێ بکە لەگەڵ دۆستەکانی خوادابی و لەگەڵ ئەواندا بی کە شەریعەتی خوا پشگیریان دەکا کە مەزڵومەکانن و لە دژی ئەوانە بی کە شەریعەتی خوا دژیانە خوا دەفەرمی ئەلا لعنەت الله علی الظالمین ئاگادار بن نەفرینی خوا لە ستەمکاران وەکو گوتم ستەمی نەتەوایەتی نیشتیمانی بێ ستەمی سیاسی بێ ئابووری بێ کۆمەڵایەتی بێ نێوخۆی بیان دەرەکی تۆ دەبێت لە بەرامبەریدا هەڵوێستت هەبێ و لە ڕاستیدا گەورە پیاوانی بواری تەزکیە و تەسەوفیش هەروە بوون پیاوێکی وەکو شێخ عەبدولقادر گەیلانی لە بەغدا پیاوێکی وەکو بەهائەدین نەقشەبەند ئەوانی دیکە شێخ جونەیدی بەغدادی لە پێش ئەودا بۆ حامیدی غەزالی و هەروەها دواتر لەم چاخە تازانەدا شێخ عەبدولقادری جەزائیری شێخ شامیلی نەقشبەندی لە رووسیا و پاشان عومەر موختار لە لیبیا شێخ مەحموودی حەفیدی خۆمان ئەمجا هەروەها هەموو ئەوانەی کە شێخ عوبەیدوڵای نەهری و شێخ عەبدولقادری شەمزینانی کوڕی تەماشا دەکەی هەموو ئەوانەی کە لەو قوتابخانەی تەزکیەی نەفسدا پێگەیشتون بەڕاستی شێری نێو بێشە بوون بەڵام دوایی بە ناوی تەسەوف و تەزکیەوە وەکو بڵێ دەماری بەرخۆدان و بەرگری لە خۆکردن و ڕوبەڕووبوون و ستەم لە خەڵکدا مرێندرا جۆرێک لە خەساندن بەسەر خەڵکدا هێندرا ئەوە من ویستومە ئەوە ڕاستکەمەوە کە نەخێر یادی خوا و تێکۆشان دوو کاڵێکی بڕچێکن پێکەوە تێکەڵ چێشن ئەگەر بەڕاستی خوا پەرزبی خوا نازبی و یادی خوا بکەی ئەو یادی خواکردنەوەات لێ دەکا لەگەڵ دۆستەکانی خوا بی دژی نایەرەکانی بی و بە پێی شەریعەتی خوای پەروەردگار بەڕێوە بچی شەریعەت بۆ شوێی بردی بۆیە بچی نەک بە پێی میزاج و تەبعی خۆت هەندێک لەوەی کە ئارەقی پێوە ناکەی ئەوی داوای خوێن و ئارەقت لێ ناکات جێبەجێیکەی نوێژ و تاعەت و عیبادەتی شخصی بەڵام ئەوی دیکە کە ماڵ سەرفکردنە و فیداکاریە و ڕوحبەخشینە و دیفاعکردنە لە خاک و لە وڵات و لە خەڵکی مەزڵوم ئەوە بێنی پشتگوێ بخەی ئەوە بە دوای طبعی خۆکەوتنە نەک بە دوای شەرعی خواکەوت بەڵێ مامۆستا با پرسیارێکی تۆزێک شخصیش بکەم ینی لە بەس پەیوەست بە ناوڕۆکی کتێبەکەەوە جەنابەت باست لەوە کرد کە تۆ پێش چاپدانی ئەم کتێبە لە گەڵووی ماخۆ بزان بووی و دوای چاپکردنیشی بە چەند مانگێک باوە بڵێن بووی بەیەکێ لە تێکۆشەرەکانی کاروانی ئیسلامی ناوڕۆکی کتێبەکە پێشتری شەر تێکۆشەر بووم بەڵام بووم بەیەکێک لە جانگاوەرەکان پێشتر تێکۆشەر بووین بەمانە مجاهید بووین بووینە مقاتیل و جەنگاوەر زۆر باشە قسەکە لەسەرەوەیە چەندێک ناوڕۆکی کتێبەکە کاریگەرە بە ئەو مێژووە بە ئەو تەسەوەری تۆ لەو کاتەیە کاک پەیوەندجاری کەش لامای بۆم باز کردی من هەر کتێبێکم نووسیوە تعبیری کردووە لە ناخی من لە هەستونەستی من لە هەڵوێستی من لەو کاتە کە من لەو کاتە تێداشیاوم هەموو کتێبەکانم هەروە بوون جار هیچ کتێبێکم بەبێ ئەوە نەنووسیوە دابنیشمیدیشم نێ وڵای با کتێبێکی بنووسم شتیوان نەبووە قەت هەر کتێبێکم کە نووسیوە دیارە هاندەر و پاڵنەرێک هەبوو لە ناخی مندا کە تعبیری کردووە لەو واقعە لەو قۆناغەکە من تێداژیاوم
بێجا بێگومان ئەوە دەرهاویشتەی ئەو قۆناغی کە من تێداژیاوم معنای وانە کە لە دوارە وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئێکسپایر بووە و چکە هەمیشە پێویستە ئینسان خوا لە یاد بێ و هەمیشە پێویستە تێکۆشەر بێ مەرجی هەمیشە جەنگاوەر بی بۆ قاتی بیچەکەت بەشانەوە بێ بەڵام هەمیشە دەبێت تێکۆشەر بی هەمیشە خەمخۆر بی هەمیشە هەوڵدەر بی هەمیشە خۆت ماندووکەی تێبکۆشی جوهد سەرفکەی لە پێناوەدا کە خوا لە خۆت ڕازیکەی بەهۆی چی بەهۆی شوێنکەوتی شەریعەتەکەیەوە کە ئەو شەریعەتە لە شوێنە پێ دڵ یادی خوا بکە دەرە یادی خوا کوکتم دێتەوە هەموو کایەکانی ژیانەوە بەڵام لە شوێنە پێ دڵ یادی خوا بکە لە شوێنی پێ دڵ نوێش بکە لە شوێنێک پێ دڵی ڕۆژوو بگرە لە قۆناغیدا پێ دەڵێت چاکە لەگەڵ هەژار و نەدار و لە قەوماواندا بکە لە شوێنی پێ دڵێ لە بەرامبەری زوڵمدا بوەستە لە شوێنە شەریعەت پێ دڵێ بیر بکەوە لە شوێنی پێ دڵ یاد بکە ئەها خوای پەروەردگار باسی ئەوە دەکات دەفەرمێ الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والارض ئەوانەی بە پێوە لەسەر تەنیشتیان بە دانیشتنەوە لەسەر تەنیشتیان یادی خوا دەکەن و بیر دەکەنەوە هەم ئەهلی ذیکرن هەم ئەهلی فیکرن ذیکر بەدڵ دەکرێ فیکر بە عەقڵ دەکرێ ئەتۆ دەبێ هەموو ئەندامەکانت هەر وەکو تێکۆشان و خەباتیش بە عەقڵ و دڵ و بە هەموو جەستەش دەکرێ تۆ دەبێ هەموو کەینونەی تۆ بەندەی خوا بێ ملکەتی خوا بێ لە خزمەت شەریعەتی خوای پەروەردگار بێ مامۆستا شوێنێکە ئیشارە بەوەکەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەو کاتێک کە لە مەکە ئەبێت زۆر سەرگەرمە بە پەیوەست بە ذیکری خوای پەروەردگارەوە هەڵبەت زۆر پێیوەستە بە ئەوەی کە دڵ و دەرونی هاوڵان پاکش کاتەوە واروە لەو ژەنگ و ژارێک ئەیە باوڵێن پاچی کاتەوە دڵیان زیاتر دا بمەزرێنێ هەتا قورئانی پیرۆزیشەوە تا زیاتر زۆر تەکید لەسەر عەقیدە و دامەزراوی عەقیدەیە کاتەوە قسەکە لەسەر ئەوەیە ئەم قۆناغی پاکشکردنەوەی دڵ و دەروونە قۆناغێک کە دەکرێت بڵێ قۆناغێکە تێئەپەڕێ یاخود ئەو ینی ئەوەی کە پێوەستە بە دڵ و دەروون و پاکشکردنەوەی هەمیشە مەوجودە و هەمیشە ئەبێ هەبێەوە لەگەڵ ئینسانە بژی و لەگەڵ بابای ئیسلامیە نابێەوە تەسەوور بکەی کە مادام پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەکەیە هاوڵان وا لێ کردووە کە لە ڕووی دڵ و دەروون و هەروەها ئەو پاکشکردنەوەیە بن بە کەسانێکی بەرچاو ببن بە کەسانێکی ڕاشید دوایی بۆی حەزریان کە لە مەدینەیە ئەرجی تریان پێ بسپێردە قسەکە لەسەر ئەوەیە یعنی ئەو قۆناغە تێپەڕێ و تازەوە بگوزەرێ و قسەکەت زۆر جوانە من لە کتێبی ڕێگای ساڵح بوون بەرەو خواسووندا کە تەزکیەی نەفسم بۆ 6 قۆناغ دابەش کردووە پێش زانیاری چاوەڕوون بوونەوە ئەمجا دوایی دێمە سەر مەسەلەن تەقوا و دێمە سەر سیفاتەکانی دی هەتا لە قۆناغی کۆتایی دەوام و سار نەبوونەوە بەڵام لەوێدا گوتومە کە تۆ لە قۆناغی زانیاری و چاوەڕوون بوونەوە هەڵدەکشەی بۆ قۆناغی لێپرسینە و لەگەڵ خۆداکردن دوایی لەوە هەڵدەکشەی بۆ قۆناغی پارێزکاری دوایی لەوە هەڵدەکشەی بۆ قۆناغی چاکخواپەرستن و دوای هەڵدەکشەی بۆ قۆناغی ئیستیقامەت و بەردەوامی مانای وانەیە کە تۆ لە قۆناغی یەکەم دەگوازیەوە بۆ قۆناغی دوم قۆناغی یەکەم واز لێ دەین زانیاریەکەت هەر پێ دەبێ کو زانیاریەکەت پێ نەبێ ئەی چۆن لێپرسین لەگەڵ خۆدا دەکەیت چۆن دەگەڕێەوە بۆ لای خوا ئەگەر لێپرسین لەگەڵ خۆداکردنت لەگەڵ بەردەوام نەبێت چۆن دەچێت قۆناغی تەقواوە ئەگەر تەقواکەت هەر پێ نەبێت چۆن دەچێت قۆناغی ئیحسانەوە ئەگەر هەموو ئەوانەی پێشێت پێ نەبێت چۆن دەچێت قۆناغی ئیستیقامەت و بەردەوامی و دەوام و سار نەبوونەوەەوە جا ئەمەش هەر بە هەمان شێوە ئەوەی جەنابەت باست کرد هەر لە قورئاندا کە تەماشا بکەین سوورەتی ئەلبەقەرە سوورەتێکی مەدینەییە وانە بەڵام خوا سبحانه وتعالى چەند شوێنان لە سوورەتی ئەلبەقەرەدا باسی تەقوا دەکات باسی بۆ خوا سوڵحان دەکات باسی لە خوا نزیکی دەکات باسی یادی خوا دەکات باسی کار لەسەر خۆکردن دەکات کە ئینسان دەبێت ئاگای لە خۆی بێت لە خۆی وریابێ لە مامەڵەی لەگەڵ خوادا لە مامەڵەی لەگەڵ خەڵکدا سنوورەکان نەبەزێنێ یعنی ئەوە لە هەموو سوورەتەکاندا لە هەموو سوورەتە مەدینەیەکاندا کەم و زۆر ئەوەی کە لە قۆناغی مەکەدا جەختی لەسەر کراوەتەوە لە قۆناغی مەدینەشدا هەر هەیە چونکە بۆ لە ڕاستیدا پابەندی بە شەریعەتەوە لە قۆناغی مەدینەدا بەرهەمی ئەو تەزکیەی نەفس و بۆ خوا سوڵحان و پاک و چاک بوونەیە کە لە قۆناغی مەکەدا بووە و دواییش هەر دەبێت ئەوەی کە لە قۆناغی مەکەدا بوو هەر لەگەڵیاندا بێت لە قۆناغی مەدینەشدا دەبێتە بناغە بۆ ئەو دیواری کە لە قۆناغی مەدینەدا
هەڵدەچندرێ و بەرز دەکرێتەوە. جا بۆ نسبەت ئێمەشەوە هەروایە و بە نسبەت هەر کەسێکیشەوە هەروایە. تۆ تەزکیەی نەفس شتێک نییە شتێکی تاکتیکی بێ قۆناغێک بێ تێپەڕێ بڕوە نە، بەڵام ئەتۆ لەو قۆناغەدا لە قۆناغی تەزکیەی نەفسدا زیاتر جەخت لەسەر ئەوە دەکەیەوە، زیاتر داکۆچی لەسەر ئەوە دەکەی، زیاتر چڕی هەوڵەکانت لەسەر ئەوە دەبێ. دوایی ئەوە وات لێ دەکا کە بتوانی مؤهلت بکە بگوازێ بۆ قۆناغی دیکە، بەڵام معناوانی ئەوەی کە لەو قۆناغەدا وا دەست تێناوە وازی دێن هەر پێت دەبێت، چکە ئەو وات لێ دەکا کە بە کەڵکی قۆناغی دواتر بێ. مامۆستا ئەوەی کە پێ گوترێ جیهادی نەفس یاخود تەزکیەی نەفس، قسەکە لەسەر ئەوەیە ئەمە شەڕکردنە ئینسان لەگەڵ خۆیە یاخود لەگەڵ ناخی خۆیە یاخود ئاشناکردنەوەی بە ئاوا بڵێن ئینسانە بە ناوەڕۆکی خۆی، چونکە وا تەسەورەکرێت کە ئەگوترێ جیهادی نەفس یعنی جیهادێکە ڕایگەیەنی لە دژی خۆت لە بەرامبەری ئەم قسەیە کرێ، ینی بەڕاز ئەوە ئاشنابوونەوەی جارشکە لەگەڵ سروشتی خۆتەوە لەگەڵ ئەو سروشتە خوداکردەی کە ئینسان لەسەر دروست بووە کە هەمومان بە سروشت ئەزانی کە باوا بڵێ مرۆڤێکی خاوێن و مرۆڤێکی پاچین. قسەکە لەسەر ئەوەیە، یعنی ئەمە شەڕە لەگەڵ خۆت یاخود ئاشکردنەوەی لەگەڵ خۆت هەردووچیانە. بڵێ چۆن بەحشە چۆن خۆی پەروەردگار دەفەرمێ فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون. أما لسورة الروم آياتي جمارسي دەفەرمێ ڕووی خۆت ڕاگرە بەرامبەر بە ئاینی خوا بە پاچی فطرة الله التي فطر الناس عليها، ئاینی خوا هەمان ئەو خوا ڕزق و زکماک و سروشتەیە کە خوا خەڵکی لەسەر سروشتاندووە، کەواتە بە پێی قسەکەی جەنابەت ئەگەر مەبەست لە خود ئەو زکماک و خوارزکە بێ کە خوا ئێمەی لەسەر سروشتاندووە، بەڵێ تەزکیەی نەفس بوو ئەوەی کە تۆ جارێکی کرد لەگەڵ ئەو فیتڕەتەی خۆتدا ئاش بێەوە، ئەوەی کە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه وفي الرواية أو يشركانه كما تنتج البهيمة بهيمة جمعاء هل ترون فيها من جدعاء رواه البخاري ومسلم. دەفەرمێ هەموو مرۆڤێک لەسەر سروشتی ساخ کە بریتێ لە خواناسی لەدایک دەبێت، دوای بابودایکی دەیکەنە جوولەکە یا دەیکەنە نەسڕانی یا دەیکەنە مەجووسی یا دەیکەنە هاوبەش بۆ خوادانەر، دوای وێنەمان بۆ دێنێتەوە. دەفەرمێ وەکو بەچکە ئاژەڵ کە لەدایک دەبێ ئایا بە خڕوپڕی لەدایک دەبێ بەڕێک و پێچی هیچیان دەبینی گوێیت بڕابێ یا لوتی بڕابێ کە دوای بەشەر دەستکاری دەکەن نەخێر. کاکە پەیوەند ئەگەر مەبەست لە فیتڕەت و خود ئەوە بێ کە ئەو ئاەتە مبارەکە و ئەو فەرمایشتە مبارەکە ئاماژەی پێ دەکەن کە بریتێ لە زکماک و خوارزکێکی خواناسانە، بەڵێ تەزکیەی نەفس بریتێ لەوە کە هەرچی خشت و خاڵ و تۆز و گەردە لە دەروون و ناخت نیشتووە بیتەچێنی و خۆت بەرێ سەر حاڵەتە ئەسڵەکەی خۆت کە خوای پروردگار لەسەری سروشتاندووی. بەڵام بۆ یەکتم هەردووکیانە، بەڵام ئایا ئەو سروشتەی مرۆڤ تەنیا ئەو لایەنە چاکەیە؟ نەخێر. تەماشا بکە ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. خوا سبحانه وتعالى لسورة شمس سوين دخوا بدوانزشت كوتايكيان نفسي بشرية والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ودوانزة ونفس وما سواها سوين بنفسه بمروفو بويك ريتشي خصوه هنا بيتدي إيه قد أفلح فألهمها فجورها وتقواها. هم گوناح باری و خراپە کردنەکەی فێر کردووە وای لێ کردو بتوانێت خراپە بکە، هەم پارێزکاریش. بۆچی وای دروست کردو؟ بۆی تاقی بکرێتەوە، بۆی بگونجێ تاقی بکرێتەوە، بگونجێ جێنشێناتی خوا بکات لەسەر زەوی. دوایی دەفەرمێ قەد ئەفلح من زەکاها، بە دڵنیایی سەرفرازە ئەو کەسەی کە ئەو نەفسەی خۆی کە فجووری تێخراوە پاچی کاتەوە لە فجوور و تەقوای تێدا گەشە پێ بدە، و پەشیمان و بەدبەختە ئەو کەسەی کە تەقوایەکە کە لە دەرونیدا هەیە
دەیشارێتەوە دەساها یعنی ئەخفاها دەیشارێتەوە لە بن چڕکی گوناح و کەمڕێی گوناحی لەسەر دەنیشێنێ ئەوە بەدبەختە و پەشیمانە و بێمرادا کەواتە نەفسی بەشەری وەکو چەکێکی یا وەکو تیغێکی دوودم وایە بە هەردوو دیواندا دەبڕێ باری خێری هەیە باری شەڕی هەیە بەڵێ لە ئەسڵدا مرۆڤ خی پرگەر زیاتر وایە خوڵقاندۆ خواپەرست و خواناز بێ بەڵام دەشتوانەیە خوانە ناس و خوانە پەرستیش بێ بۆ چکە گەروانە بواە نەدەگونجە تاقی بکرێتەوە جا جیهادی نەفس وەکو چۆن بریتە لەوەی کە ئینسان خۆی بژێرەتەوە سەر حاڵەتە پاک و سروشتە پاکەکە کە ئاەتەکە و فەرمایشتەکە ئاماژەی پێ دەکەن بە بەلایەکی دیکەشدا بریتێلەوە کە تۆ دژی داخوازیە ناشەرەکانی نەفست بوەستیەوە ئەها لە شوێنی کە خوا دەفەرمێ فأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى بيشو دفرمي فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى هر كسيك سنورشيني بكا و جاني دنيا هەڵبژێرێ ئەوە جێگەی دۆزەخە بەڵام وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى بەڵام کەسێ لە پلەپایی پەروەردگاری یاخود لە ڕاوەستانی لە بەردەم پەروەردگاریدا مەقام هەردووچی دەگرێتەوە یا لە پلەپایی بەرزی پەروەردگاری شەرم بکە یاخود لە ڕاوەستانی خۆی لە خزمەت خوادا لە قیامەتدا شەرم بکە بترسێ ونهى النفس عن الهوى نفسی خۆی لە ئارزوەکان بگێڕێتەوە کەواتە نەفس ئارزوی خراپیشی هەن دەبێت جڵەوی بۆ توندکەی دەبێت بیگێڕێەوە دەبێت لەگەڵی بە شەڕ بێی لەلایەنە خراپەکانی سەری بشتێنیەوە جڵەوی بۆ توندکەی نێڵی بەلاڕێت دابەر نێڵی هەتڵەتکە هەروەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام المجاهد من جاهد نفسه في ذات الله مجاهد تێکۆشەری بەڕاستیەوەی کە لەگەڵ خۆیدا تێبکۆشی لە پێناوی خوادا جا خۆ کاکە پەیوەند ئەگەر ئینسان بە خۆی نەوێرێ بە خەڵکیش ناوێرێ ئەو کەسەی کە دەچێ بۆ جەنگ و جیهاد بەڵام جارێ خۆی تەسکیە نەکردووە ڕەنگە جیزەی دوو گوڵانی بە بنی گوێی دابێ لە ترسێ مردنێ وەکو دەڵێ لە شەڕی ڕووسەکاندا کە تەمە کوردەواری خۆمان شەڕیوان نەبینیوە تارە بۆم بابەرداتەوە و تۆپ و دەڵێن جایەکێک لەوێ بڵێن کە پێشی باشی فکرێ نەکردوێتەوە تۆپێکی لەولا کەوتۆ و تارە بۆم باچی لەولای خستووە و خەڵکی لە پەنا کوژراوشت دەستی بەرکە خوایە بەس ئەم جارە شەهید مەفەرموو جارێکی دیکە من نازانم چم کردوگە باسی غەزا بکەم جا ئەگەر خۆی تەسکیە نەکردبێ بشتێ بۆ غەزا و بۆ جەنگ و جیهاد بۆ ڕوبەڕووبوونەوە جا خۆشەت نیە بەتفەنگوت ئەوە مەلایەک ئەگە خۆی تەسکیە نەکردبێ دەچێتە سەرمی بەرە قسەی باش دەکات دوایی کە دێتە خوارێ داوای باجەکەی لێدەن لە قسەکانی سەیمبەری پەشیمان دەبێتەوە وانە بانگخوازێک هەر بۆ سەرنجڕاکێشانی خەڵک بیستم ئاوەندی خەڵک پەیدا بووە قسەی سەیرۆکە و عەجایب تەماشا دەکەن چ شتێک کەس نەیگوتووە بیڵێن بۆی سەرنجی خەڵک بەلای خواندا بکێشن ئەوە خەلەلەکەی ئەوەیە کە خۆی تەسکیە نەکردووە گەنا تۆ هەموو ڕاستیانەی ئیسلام لەوێن چ داوە لە سێ چوار مەسەلەی کە یا مشتومڕ هەڵگرن ڕازیایان لەسەر یا ئەستان قسەی عەجایب و سەیر و بێمەعنان دەیانکەی ئەتۆ گەر خۆت تەسکیە کردبێت چ داوە لەو قسە سەیر و عەجایبانە قسەی سەیرۆکە دەکەی هەر بۆی بڵێن وەڵا نەفەرێک پەیدا بە قسەی زۆر سەیر و عەجایب دەکات تەماشای ئەو شتەشی حەڵال کرد و ئەو شتەشی قەدەغە کرد و گوتیشی ئەو شتە ئەسڵی نییە و ئەوە وەکو گوتم نەک هەر خەڵکی دیکە کە دەچێت بۆ جەنگ و جیهاد هەر بانگخوازەکە و مامۆستایەکە و بیاخود ئەو کەسە کە کاری ئیسلامی دەکات کاتێک کە واقع سیاسیەکە زەخت و پشاری دەخاتە سەر ئەگەر خۆی تەسکیە نەکردبێ لە ژێر زەخت و پشارەکەدا دەپاچێتەوە ئاسن دیوە کە معدەنەکەی زۆرم دەپاچێتەوە دەنوشتێتەوە دەپاچێتەوە لا دەدا یاخود تۆزە تەماعێکی دەخەرە بەرچاو فەقیرە دەست و پێ خۆی ون دەکات هەڕەشەیەکی لێ دەکەن وارزانە دنیای لێکاول دەبێ نەفەرم بینیوە کە دوایی بۆتە کاندیدی هەندێک لەو حیزبە ئەڵمانیانە مەلا بووە کەسێک بووە لێم پرسیوە بووە دەکەی تاخە پڵان کەس تەلەفۆنی بۆ کردووم بەخوا لە خۆم دەترسێم چاو لێ کەواتە ئەو تەسکیەی نەفسە کاکە پەیوەندیان چ کاری سیاسی بکەی کاری بانگەواز بکەی کاری فیکری بکەی چ کاری خەباتی چەکداری و جەنگاوەری بکەی پێویستی بەو تەسکیە نەفسە هەر دەکا بۆی دوایی لە نێو قەدێ ڕێ نەگەڕێەوە جا بە قوڵە نەزیرێکی خۆششت بۆ بجێڕ بۆ کاتی خۆی بە لە خەڵات و کام بووین بیستمان کوتیان
نەفرێک هاتووە بەرەو لای ئێمە جامە خواخوام بوو نەفرێک بێت کە خەڵک ئەو کاتە مشتری کەم بوون خواخوامان بۆ یەکێک بێ کان یەکێک هاتووە دوایی لە کەندەبووکە شوێنێکە لە نێوانی گەڵوی ماخۆ بزنان و تا دەچێت بۆ لای قەڵاتوکان یان لەوێ گەڕاوەتەوە زانیاریمان پێگەی دیارە دووسەیەک بوون یەکێکیان گەڕابەوە ماندوو بوو ترسا بوو شتێکی وە جا یەکێکمان لەگەڵدا بوو گوتی ئەوە دەزانی چۆن بووە گوتم چۆن بووە گوتی ئەوە شتێکی لێرەدا جوڵاوە وەی زانیوە جەرگە جەرگ وەکو نیشانی ئازایەتیە دوای بۆی دەرکەوتوە سیپەلاکە بۆیە گەڕاوەتەوە مەمەستمەوەی کابرەجاریەوە نیەتی جەنگ و جیهادیش دێنێ بەڵام دوای لە نیوە ڕێ دەگەڕێتەوە ئەگەر تەسکەی نەفس و بۆ خوا سوڵحانەکەی لە خۆیدا ئەنجام نەداوێت مامۆستا هەر پێوەست بە تەسکەی نەفس و جیهادی نەفس قسەکە لەسەر ئەوەیە ئایا ئەم جیهادی نەفسە ئیشی گروپێکە ئەم باوڵێن بەوە هەڵسن کە گروپێک دروستکەن واروەها ئیشان تەنها ئەوە بێ کە دڵ و دەرونی خۆیان لەو خاشاک و ژەنگ و ژار و هینەی کە ڕۆژگار ئەیخاتە ناو دڵەکانەوە بە جۆرە لە جۆرەکان پاکژیکەن مەسەلەن بۆ نمونە گروپێک بە ناوی ئەهلی تەسەوف بۆ نمونە یاخود ئەمە ئیشی هەموو تاچێکی مسلمانە کە پێویستە لە ناخی خۆیان بۆ خۆی ینی سۆفیەک بێ ئەهلی تەسەوف بێ بەو مانای کە هەمیشە خۆی خەڵوت بکە خۆی تەسکەی نەفسی خۆی بکە نەفسی خۆی پاڵفتە بکە قسەکە لەسەرەوە ئێستا دەکرێت مەسەلەن ئەوە بڕوانین بڵێن ئایا ئیشی گروپێکە یاخود ئیشی هەموو مسلمانێک پرسیارەکە زۆر ڕوونە کاکە پەیوەند من لە بۆیە جاجار ناچارم ئاماژە بکەمەوە بە هەم لە کتێبی ڕێگای ساڵح بن بەرەخواشوون و لە کتێبی گیانی ژیان جوان ئەوەم باس کردووە کە تەسکەی نەفس یعنی خۆپاک و چاکردن تەسکەی نەفس واتە خۆبژارکردن لە سیفەتە خراپەکان و خۆ ڕازانە بە سیفەتە باشەکان کە تەسکیە و تەسەوف لەو دوو شێدا خولاسە دەبێتەوە التەخلیەة من الرەذائل والتەحلیەة بالفەضائل خۆبژارکردن لە سیفەتە نزم و پەستەکان خۆ ڕازانە بە سیفەتە بەرز و پەسەندەکان ئەمە خاڵی هاوبەشی هەموو مسلمانانە بۆ خوا کە دەفەرمێ قەد ئەفلەح مەن تەزەکا بەڕاستی سەرفرازە ئەو کەسەی کە خۆی تەسکیە کردووە نەیفەرمە گروپێک یان قەد ئەفلەح مەن زەکاها بەڕاستی سەرفرازە ئەو کەسەی کە نەفسی خۆی پاک و چاک کردووە بەگشتی فەرموویەتی بەڵام ئایا ئەوە کە ئەرکی هەر موسڵمانێکە بەو کارە هەڵسێ ئەوە ڕێ دەگرێت لەوەی کە کۆمەڵێک لە موسڵمانان لەژێر ناوێکی تایبەتدا کۆ ببنەوە بەو کارە هەڵسن نەخێر هەروەکو ڕێ ناگرێت لەوەی کە کۆمەڵێک لە موسڵمانان هەڵسن بەوە کە لە شەریعەتدا شارەزابن کۆمەڵێکیان هەڵسن بەوە کە بەرگری بکەن لە ئیسلام موسڵمانان کۆمەڵێک هەڵسن بەوە کە بانگەوازکەن کۆمەڵێک هەڵسن بە کاری پەروەردەیی بەڵام گرنگەوەیە ئەو کۆبەڵە مسلمانەکە ئەو کارە دەکەن پیان وانە بێ هەر ئەوان خەریکی تەسکەی نەفس ئەمن گوتومە مەرج نییە هەرچی ناوی سۆفی لەسەر نەبێ و هەرچی لە ڕێبازێکی تەسەوفدا نەبێ لە چوارچێوەی تەریقەتێکدا نەبێ مەحڕوم و بێبەش بوو بێ لە تەسکەی نەفس بەڵکو جاری وە کابرا ناوی سۆفی لەسرە ناوی تەریقەتیشی لەسرە وەکو من لە کتێبی ڕێگای ساڵح بن بەرەخواشوودا باسم کردووە گوتومە حەیفە ئەهلی دڵ وابەستە و دابەسەی ئەهلی گڵ بن ئەهلی دڵ آخر ئەهلی تەسەوف وا بەخۆیان دەڵێن ئەهلی دڵ دیارە ینی تۆ حەیفە ئەهلی دڵ وابەستە و دابەسەی ئەهلی گڵ بن تۆ دەبینی بە ناوی تەسەوف و کابرا دوکانێکی داناوە یا بە حساب خۆی بە ئەهلی تەسەوف دادەنێ بەڵام وابەستەی ڕژێمیکی یاخو حیزبێکی عەلمانیە ئەوە چەندی بەچەند کەواتە ئەوە مەرج نییە کە هەرچی لە ڕێبازێکی تەسەوف دابێ نەفسی تەسکیە بوو بێ ئەوی لە دەرەوەی ئەوە ڕێبازە بێ نەفسی تەسکیە نەبوو بێ ئەوە یەک و پاشان ئەوە نەک هەر بۆ ئەوان مەرج نییە هەرچی نەیگوت سەلەفیم بە دوای پێشینی چاک نەکەوێ هەرچی ناویشی سەلەفی بوو بە چاکیان بە دواکەوت بێ هەیە ناوی لە خۆ ناوە سەلەفی کە ناوەکەش بۆ خۆی جێ تێبینی و سەرنجە بەڵام تەماشا دەکەی لە ڕێبازی پێشینی چاک لای داوە هەش ئەو ناوەی لەسەری بەڵام باش بە دوای پێشینی چاک دەکەوێت هەیە ناوی مجاهید نییە بەڵام زۆر چاک تێ دەکۆشێت لە پێناوی خوادا هەرشە ناوی مجاهید بەڵام هیچیش تێ ناکۆشێ کەواتە ئەسڵ بە نێوڕۆکە و بەڵام دەبێ ئەوەش بڵێن کاکە پەیوەند ڕێبازەکانی تەسکیەی نەفس وەکو چۆن مەزەبە فیقیەکان خزمەتیان بە ئیسلام مسلمانان کردووە لە ڕووی حکمە کردەیەکانەوە لە ئەحکام العەمەلیە
ڕێبازەکانی تەسەوفیش خزمەتیان بە موسڵمانان زۆر کردووە لە ڕووی پەروەردەکردنیانەوە لە ڕووی ڕوحی و ئیمانی و سلوکی و ئاکاریەوە بەڵام دووسێ دەبێت ئاگیان لە دووسێشتان بێ وەکو من لە کتێبی ڕێگای ساڵح بن وەرخواشم بە تەفسیل باسم کردووە یەکەم ئاگیان لەوە بێکە هەموو ئیسلام لە تەزکیەی نەفس و لەو زیکر و فیکر و لایەنی ڕوحیدا کورد هەڵنەهێنن لەم کتێبەشە ئیشارەت لەوەشدا ئاماژەم پێداوە یەک دوو دەمارگیریان نەبێ بۆ ئەو ڕێبازەی خۆیان دەمارگیریان بۆی نەبێ ئاخر خۆ کاکە جاری وایە تەریقەی نەقشی ڕقیان لە طریقی قادری دەبێت طریقی قادری ڕقیان لەوانی دیکە دەبێت ئەوی دیکە ڕقی لەوی دیکە دەبێت یاخود ئەهلی طریقەت بە چاوی نامۆ تەماشای ئەوانە دەکەن کە غەیری ئەهلی طریقەت نا تۆ تەماشا بکە چییە محتەوای تەزکیەی نەفس و خۆپاک و چاکردنی لەرە ئەوە براو خوشی تۆی تۆ ڕێز و حرمەتت بۆی هەبێ ئەوەشی نەبێ ئەتۆ دەبێت بە چاوی بەزەی و سۆزەوە تەماشایەکەی ئەوەی تێدا پەیداکەی و پاشان خاڵێکی دیکەشەوە کە پێیان وانە بێ ئیلا لە ڕێبازگەکانی تەسەوفەوە نەبێ ئینسان ناتوانێت تەزکیەی نەفس بکا چونکە نەخوا وای فەرمووە نە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و من لە یادداشتەکانی خۆشمدا باسم کردووە کاتی خۆی من شێخێکی زۆر ناودارم بینێ بە ناوی شێخ ناوف بن العاصی کە زۆر دژی ڕژەی بەعز بوو دوایی ڕژەی بەعز دەرمانداوی کرد کوشتی جا من لێم پرسی گوتم شەیخ ئەنتە عەلا ئەی طەریقە ئەوە لە ساڵی هەشتا کە بەڕێوە بووم دەچووم بۆ بەغدا بۆی جنسی عراقی دەربێنم چکە دەبوو بچم بۆ زانکۆ تاو کاتە جنسی عراقیم نەبوو گوتم شێخ تۆ لەسەر چه طەریقەتێکی بیسوومە لەسەر طەریقەی نەبهانی گوتی كنت على الطريقة النبهانية لكني الآن على الطريقة المحمدية جامن قوتوما للراستي دا أويك ربازي محمدي عليه الصلاة والسلام كسنتكيتي كسنتكشي بريتيلا برجستر كردني قرآن لسأرزي واقع أو بدوي الربازي محمدي كود بيه زرري بيناغا أجر دوي بدوي الربازي قادري ونقشي وششتي وكبروي وبدوي ورفاعي وسهروردي مولوي وشيبشينا كبير هرشان اوانيش همويان هل خدمت الربازي محمدي دان عليه الصلاه والسلام اوانيش هوليان داوا هو خلق لدواي خويان ناوي لو الربازان ناوا طريقي قادري نقشي بدوي ورفاعي دنا اخو عبد القادر الجيلاني كتابه كان بخوينه الفيض الرحماني بخوينه كتابه كي چی دەڵێ بەس باسی تەوحید و خوابەیەکگرتن و باسی شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەر دەکات عەلەیهی سەڵات وەسەلام خۆ ناڵێ بە دوای من بکەون هیچ پیاوێکی هیچ پێشەوایەکی ناودار و ڕاستەقینەی تەسەوف قەت باسی خۆی نەکردووە هەر توێتی وەرن بە دوای ڕێبازی شریعەت و بە دوای ڕێبازی پێغەمبەری خوا بکەون عەلەیهی سەڵات وەسەلام جا ئەهلی تەسەوف سیعیبەیان هەبوو ئەگەرنا و ئێستا دیارە زۆری وەکو پێشێ نەماوە زۆری بۆ تۆ دوکاندانان و خۆ پێژیاندن ئەگەرنا لە ئەسڵدا ڕێبازەکانی تەسەوف وەکو مەزەبە فیقهیەکان وەکو قوتابخانە کەلامیەکان وابوو قوتابخانە فیکرەکان کە دیفاعیان کردو لە عەقیدەی موسڵمانان مامۆستا پێشێکی یەکەش باسم کردوتم تۆ جەنابەت هەم بەڵگەی عەقلی هەم نەقلی هەم بەڵگەی عیلمیش هێنیتەوە لە شوێنێکە باس لە بۆ نمونە باس لە گرنگی تیشکی خۆرەکەی بۆ ڕووەک یا باس لە سۆزی دایک و باوکەکەی بۆ مناڵ یاخود باس لە گرنگی ڤیتامینەکانەکەی بۆ جەستەی ئینسان ئەم نمونانە یاخود با بڵێن ئەم بەراوردکە هێناوتەوە لە چۆ پەیوەستە بێتەوە بە یادی خوا یاخود لە چۆ ئەم هاوکێشەیە ئەچێتەوە سەر ینی چ عیلاقەیەکیان بە یادی خواوە بەو شێوەیە دەمەوێ بڵێم وەکو چۆن جەستە ئەگەر ڤیتامینی هەر ڤیتامینێکی کەم بێ ڤیتامین ئەی کەم بێ بۆ چاوی ڤیتامین سی کەم بێ بۆ مەسەلەن پێستی خراپە ڤیتامین فڵان ڤیتامینەی کەم بێ بۆ فڵان حاڵەتەی خراپە و وەکو چۆن ئەگەر ڕوەک تیشی خۆر لێی نەدا دیارە ئەو کاتە حاڵەتی تیشکە پێکاتنی نابێت تەماشاەکەی زەرد و زەعیف دەبێ و منداڵەگەر لە سۆزی بابودایک بێ بەش بێ تەماشا دەکەی زۆر جار هەست بە نوقسانی دەکەی یاخود لاری تێدا پەیدا دەبێ بە هەمان شێوە مرۆڤیش تەنیا جەستە نییە تاکو بەو خواردن و خۆراکانی لە زەوی پەیدا دەبن کە جەستە بۆ خۆی لە خاک دروست بووە بەو خواردن و خۆراکانش کە لە زەوی پەیدا دەبن فەرامۆشی دێ و گەشە دەکا و وەزعی باش دەبێ هەر جەستە نییە بەڵکو ڕوحیشە جا ڕوحەکە پێویستی بە خۆراکی تایبەتی خۆی هەیە کە بریتێ لە بەندایەتی بۆ خوا
بریتێ لە خزمەت خوادابوون و شوێن شریعەتی خوا کەوتن و کە هەموو ئەوە لە چیدا کۆ دەبێتەوە گەبمان بە تعبیرێک تعبیر لێ بکەین لە یادی خوا لە یادبوون خوا لە بیربوون طبعا من لێرەشدا دەمێ ئەوەی بۆ ئەوە بخەمە پاڵ قسەکانم کاکە پەیوەند کە لە ڕاستیدا خوا لە یادبوون و خوا لە بیربوون و لە خزمەت خوادابوون وا دەکات کە ئینسان معنا بۆ ژیانی پەیدا بێ يعني خوا سبحانه وتعالى كلا سورة حشر دا فرميه ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم وكو أنا ما بن كخوايا لبير كرت خوا يعني لبير بردنوا كاك إنسان كاتي كخوانا ناسي أصلا نازاني شيء تماشا رابردو دكا تاريخية تماشا إستاي دكا تاريخية تماشا دهاتو دكا تاريخية نازاني لشو هاتوا چه هناويتي بوشي هاتوا بو إيرا بو ريلي ركوتوا ونازاني بۆ شوێ دەچێ و نازانێ دەبێت چی بکە ئینسان بە پەیوەندی لەگەڵ خوا و بە خواناسی معنا بۆ ژیانی پەیدا دەبێت کەواتە یادی خوا پێش ئەوەی لە ڕووی ڕوحی و لە ڕووی ئەوە کە ئینسان لە گوناح پارێزراوە بێ و بۆ تاعەت ئازابێ ئەسڵەن لە ڕووی عەقیدەیەوە لە ڕووی بووناسیەوە پێویستە یادی خوا ئینسان ئەگە خوا نەناسێ وەکو گوتم خۆی لێوەن دەبێ خۆ تۆ تەماشای مولحیدانە ناکەی ستيفن هوكينغ و ريشارد دوكنيز و هتشنوز و ئەوانەی کە ئێستا بڵێن ئەقتابی ئیلحادن چۆن بازەکەن چاپێکەوتیان لەگەڵدا دەکرێت لەگەڵیان دەباسیەوە دەکرێت کە تۆ چۆن دەتوانی بیسەلمێنی کە کۆمەلگا دەبێت ڕەوشتی تێدا بێ ناتوانانی بیسەلمێنێ چۆن دەتوانێت بیسەلمێنی کە دەبێ مەحاریم ئینسان خوان لێ دوور بگرێ لەگەڵ داک و خوشک و کچوو ناتوانی بیسەلمێنێ دەڵێ ئاخر وا باشە بۆ کۆمەلگا وا باشە دەبێ وا بڵێ بەڵام وا باشە ئاخر ئەو کەسە دەڵێ جا من مادەم هەر ژیانی دنیایە نەوەڵا بۆ من وا باشە چۆن لەزەت وەربگرم دەبێ وا بکەم تەماشا دەکەی کاکە پەیوەند ئینسان کە لەگەڵ خوا نەبوو لە خزمەت خوادا نەبوو خوای لە یاد نەبوو وەکو گوتم هەموو شتێکی لێ تێک دەچێت نە بەهایەک دەمێنێتەوە بۆ ژیانی نە بەهایەک دەمێنێتەوە بۆ بوونی نە بەهایەک دەمێنێتەوە بۆ ڕەوشت نە بەهایەک دەمێنێتەوە بۆ پابەندی بە یاساکان بەها بۆ هیچ شتێک نامێنێتەوە هەر بۆیە زۆر لە مولحیدەکان سەرنجام خۆیان دەکوژن چکە بەهایەک نابینن بەهایەک نەماوەتەوە بۆ ژیانیان بۆیە یادی خواکردن و خوا لە یاد بوون بەها بۆ ژانی مرۆڤ پەیدا دەکات پێش ئەوەی کە هانیدا بۆ تاعەت و چاکە و وەبی بیجێڕێتەوە لە گوناح و تاوان و خراپە و بە کەڵک بێ بۆ ئەوەی کە ڕوحەکەی گەشە بکا بۆ هۆی پەیوەندی لەگەڵ خوادا مامۆستا من دامتوانم هیچ پرسیارێکی تر بکەم لەبەرەوەی کاتی بەرنامەکە کۆتایی هاتووە دەشمەوە توێ بڵێم من لە ئەم پرسیارانەی کە بۆم دروست بووە لە ناوڕۆکی کتێبەکە لە 100 لاپەڕی کتێبەکە بۆم دروست بووە هێشتا 100 لاپەڕی ماوە کە من تاوتوی بکەم بزانم چ پرسیارێکی تر هەڵەگرێ بەوەی کە لەگەڵ جەناب تا بێم جارێک کە تاوتوی کەم لەبەرەوە بە دوو ئاڵقا ناتوانین کتێبی یادی خوا بە تەواوی ینی تاوتوێ بکەین داواوەکەین کە فرسەتمان پێ بدەی بۆی کە بابزانین بە چۆن ئاڵقەی تر دەگەینە کۆتایی کتێبی وڵا کاکە پەیوەندە من لە خزمەتدام هەتا جەنابەت ئەو پرسیارە عاقڵانانە بکەی ئینشاڵڵا ئێمەش وەڵامی باش دەدەینەوە خوا سپاس دەکەم مامۆستا ئەو تۆزە دەرفەتەژە دەم بە ڕاستپاردەیەک بۆ ناوڕۆکی ئەم بەرنامەیە شتێکت گوت بتە من بەڵێ ئەمەیە ڕۆژێک لە ئەوەی کە پێکوترێ ناوچەی پیشەسازی سلێمانی لێوە سەرگەرمی ئیشی ئۆتۆمبیل و شتەکانم بووم کەسێک پێم گەیشت نەمزانی لەگەڵ منەتی چەند جارێک بانگی کردم دوایی کە وەستام وتی کاکە لەگەڵ تۆمە وتی تۆ ناسم ناوت کاک پەیوەندە و جەنابەتەوەی کە لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر بەرنامە پێشکەشکردم بەڵێ وتی ئەم لاولای ماچ کردم تەمان زۆر حورمەتی لێگرتم وتی ئەم بەرنامەیە چەنە خایانێ وتم وەڵی ڕەنگە 1-2 ساڵ خایانێ بۆ نمونە جارێککە ئەم لاولای ماچ کردمەوە یانی ئەوە کاریگەر بوو لەسەری بەس وتی یەک ڕاستپاردە یەک تەکلیفم هەیە وتم چییە وتی لە کۆتایی بەرنامەکە یەک تۆقە لەگەڵ مامۆستای بکە بۆیە ویستم ئەمە بکەمە کۆتایی و لەبەر خاتری حورمەتی ئەوە بۆ بزانێت کە بینەر لە لای ئێمە بەڕاستی چەندێک گرنگە چەند حرمەت لە بۆ چوونەکانێگرین ئەمەم هێشتەوە بۆ کۆتایی بۆی تۆقەیەک لەگەڵ جەناب تا بکەم تۆ هەر تۆقە دەکەی من ماسیش دەکەم خوا لێ ڕازی داخۆ مامۆستا دەستخۆشی لێ دەکەم و سپاسی و براش دەکەم هەر برا خوشکێکی دڵسۆز کە کار لێک دەکەن تەفاعول دەکەن لەگەڵ قسەکانی ئێمە لەگەڵ بەرنامەکان وە سپاسیان دەکەین ئەگەر تێبینی پێشنیاری کەس خوا لێ ڕازی بێ مامۆستا سپاس دەکەم